تێمانگە ئێمە چاوەڕێ ئەمە هەموو ڕۆژە دەسیدەسیمان پێەکرێت جوابیان نێنەوانێ تەکیدین دەوەی کە سکاڵای یاسایی تۆمارەکەین و حەقی خۆمان داوا ئەکەین. ئێمە کۆمەڵی کارمەندانی سەر سنووقی نەوەی نوێین کە لە کاتی انتخاباتە کارمەندی سەر سنووق بووین زیاتر لە 200 نەفەرین. بۆیە ئەمڕۆ ئەم گرگونەیەمان کردووە داوای حەقی خۆمان کەین چکە بەی چەند جارێ ئاگادارمان کردووە حەقەکەمان نایەنێ هەرچەند ئاگاداریەکەینەوانێ ئەڵێن کاکە پارەی خۆمان بنێ ئەڵێ لەم کاتەیە جوڵانەوەکە پارەی پێ نییە. 3 مانگە ئێمە چاوەڕێ ئەمە هەموو ڕۆژە دەسیدەسیمان پێەکرێت ڕاستە دەسیدەسیمان پێکرێت و ئێمەش حەقی خۆمانەکە داوایکەین. بۆیە ئەمڕۆ هاتوین ئەم گربوونەیەمان کرد لەبەر حەقەکان خۆمان وەرگرت. ئەگەر بزانین جوابمان نایەنەوە تەنانەت ئەمڕۆ تەلەفۆنیشمان بۆ کرد لەبەردەم جوڵانە دوانە ئێمە هەروەکو قسەی پێشتر چیمانوتە کەوتومانە پارەمان پێ نییە ئەستا دەڵێن پارەمان پێ نییە و لەم کاتەیە پارەمان بەدەستەوە چکە بێ بۆ زۆرترین شت لەو کاتەیە سەرفمان کردووە ئەعلاناتمان پێ کردووە پۆستەرمان هەڵواسێ بۆ ئینتیخابات مەسروف کراوە. یعنی تۆ نسبەیەکی 200 نەفەرە ئەگەر هەرچەندە بێ ئەبێ بدرێت چکە بێ حەقێکی خۆیەتی ئەو کەسی کە هاتۆ بۆ ئێرە هەمووی دە ئیشوکار و دەست هەڵگرتووە هاتۆ بۆ ئەم جوڵانەیە ئەو دوو ڕۆژە خۆی هیدات کردووە تەسحیاوە ئێمە وتراوە دوای دەنگدان کە وەرەخەکە تەسلیم کرایەوە شایستەدارایی خۆتان وەرئەگرن ڕاستەوخۆ بەڵام شایستەداراییەکە ڕاستەوخۆکە بوو بە 3 مانگ. ئێمە 3 مانگە چاوەڕێین ئەمڕۆ بۆیم کۆبوونەماکە بەردەوامیش ئەبین لەسەرەمە ئێمە هەر نەبوو جوابیان نایەنەوانێ تەکیدین دەوەی کە سکاڵای یاسایی تۆمارەکەین و حەقی خۆمان داوا ئەکەین.